لا بەڵگەیەکی نوێی تەندروست بە لەگەڵتانم لا بەڵگەی ئەم جارەدا باز لە هەوکردنی ڕێخۆڵە دەکەین زانین هەوکردنی ڕێخۆڵە چیە و گرنگترین ئەو نیشانانەی کە لە چاکێکدا دەرئەکەوێت کاتێک تووشی هەوکردنی ڕێخۆڵە دەبێت چین و بزانین لە چ کاتێکدا هەوکردنی ڕێخۆڵە مەترسیدار دەبێت بۆ سەر ژانی کەسێک و لە چ تەمەنێکیشدا دەکرێت دووچاری هەوکردنی ڕێخۆڵە ببینە بۆی زانیاری وەرتر لەسەر ئەم بابەتە بزانین دەچینە لای دکتۆر ئاراز لەتیف پسپۆری وردی نەخۆشەکانی هەنا و هەرس و جگەر و ناوزۆری گەدە و قۆڵە لەگەڵمان بن. دیارە کۆندامی هەرس لە دەمەوە دەست پێ ئەکا و لە دەرچەی کۆمەوە کۆتایی دێت. بەشێک لەم کۆندامە پێوتر ڕێخۆڵە باریکە کەمەش دابەشەکرێت بە بەشی یەکەم کە پێوتێ دوانزەگرێ دوودینەم، بەشی دووەم پێوتێ جوجینەم و بەشی سێم پێوترێ ئێلێم. هەرێک لەم بەشانە کار و فەرمانێکی خۆی هەیە. لە بەشی یەکەمە لە دوانزەگرێ ئەو خواردنەکە لە گەدەوەیەت دەردراوەکانی پەنکریاس و زراوی تێکەڵەکرێ و بڵێنکرداری هەرس کۆتایی پێدێت. لە بەشی جوجینەم و ئێلێمە لەم بەشانە هەڵمژینی مادە خۆراکیەکان ئەکرێت. دیارە ڕێخۆڵە باریکەش وەکو هەموو بەشێکی تری جەستە تووشی هەوکرد نەبێت. ئەشێت ئەم هەوکردنێکی درێژخایەن بێت، ئەشێت ئەم هەوکردنە هەوکردنێکی کتوپڕ بێت کە زۆربەی ئەو بەکتریانێک کە لە ڕێگەی خواردنێکی پیسبووە ئەو کەسە ئەیخوات یان ڤایرۆسێکەوانێ تووشی ئەکا و ئەمە تووشی سکچوونێکی نەخۆشەکە زۆری ئەکات. دیارە ئەمە یەکێ لە جۆرەکانی هەوکردن ئەکشێت هەوکردنەکە هەوکردنێکی درێژخایەن بێت. وەکو نەخۆشیێکمان هەیە پێوترێ کرۆنس کە نەخۆشیێکی مەناعیە کە لە ڕێخۆڵە باریکا دروستە بێ برین و هەوکردن دروستەکە و ئەمەش چارەسەری تایبەتی خۆی هەیە. یان ئەکرێت ئەو هەوکردنە بەهۆی دەرمانەوە بێت. دیسانەوەکو چۆن لە گەدا باسمان کرد و دەرمانانەی کە بۆ ئازارشکێن بەکارێت وەکو پرۆفین و ڤۆڵتارین و ئەو شتانێکە ئەشێت ئەمانش هەوکردن و برین لە ڕێخۆڵە باریکەشە دروستکات نەک هەر لە گەدەیە دروستکات. ئەشێت هەوکردنەکە درێژخایەن بێ بەهۆی جۆرێ مشەخۆرە وەکو مشەخۆری ئەمیبا وەکو مشەخۆری جیاردیا ئەشێت کرم بێت و ئەشێت هەنێجار زۆر بەدەگمەن نەخۆشی سیل کە بێتە هۆی هەوکردن لە ڕێخۆڵە باریکە. هەنێک کەس هەن چارەسەری تشک وەرەگرن بۆ شێرپەنجە لە شوێنێکی تری لە شیانە وەکو ماچی ئەو تشکە ئەکرێت کە ئەوەش هەوکردن لە ڕێخۆڵە باریکە دروستکات. هەوکردنیش لە ڕێخۆڵە ئەستورە جاری کە ئەویژە بێتەوە بە دوو بەشەوە هەوکردنێکی کتوپڕ کە ئێش وەکو خواردنێک یان خواردنێ بخۆیت یان ئاوێ بخۆیتەوە کە پاک نەبێت ئەمە لە شێوەی سکچوونێکی کتوپڕە کە چەند ڕۆژێکی کەمە خایەنێ و دوای خۆی چاکە بێتەوە دروستە بێت. هەنێجار هەوکردنەکە بەهۆی مشەخۆری بڵێن بەکتریایەکی درێژخایەنەوە بێت وەکو نەخۆشی سیل کە چۆن لە سیەکانەیە هەنێجاریش ئەبێتە هۆی ئەوەی کە هەوکردنێکی درێژخایەن لە ڕێخۆڵە ئەستورا دروستکات. هەنێجار هەوکردنی درێژخایەنە وەکو هەوکردنی درێژخایەنی ڕێخۆڵە ئەستورە کە بە ئینگلیزیەکەی پێوتێ ئەڵسەرەتیڤ کۆلایتس وەکو چۆن لە ڕێخۆڵە باریکەشە باسمان کە کرۆنس هەنێجار کرۆنسێش لە ڕێخۆڵە ئەستورە ئەبێت. تا هۆکارەکان بەگشتی زۆرن بەڵام ئەکرێن بە دوو بەشەوە هەوکردنەکان درێژخایەن و کتوپڕ. دیارە نەخۆشەکە تووشی ئازارە بێت ئازاری ناوسکە بێت و لەگەڵ سکچوونی ئەبێت و سکچوونەکەش هەنێجار دڵتێکەڵاتن و ڕشانەوەی لەگەڵدا دەبێت و هەنێجار ئەگەر هەوکردنێکی بێ بەهۆی بەکتریاوە یان ڤایرۆسێکەوە ئەم نەخۆشەش تای لەگەڵا بێت. یعنی بە کورتێکەی ئەگەر نەخۆشەکە تووشی ئەم نیشانانە بوو پێویستە ئەگەر درێژخایەن بوو بە تایبەتی ئەگەر چەند هەفتەیەکی خایەن
ئەبێ مەجموعەیەک ئەزمایش و فحوساتی بۆ بکرێت هەتا دەستنیشان بکرێت کە هۆکاری ئەم هەوکردنە چییە. ئیتر هۆکارەکان بۆ دەستنیشانکردنەکەی لە فەحسی پیسایی و خوێن و هەتا ئەگاتە ئەوەی کە نازۆری معیدە ئەوەی هەناوبینی بەشی سەرەوە و هەناوبینی کۆڵۆنی بۆ ئەنجام بدرێت. خاستن ئەگەر نەخۆشەکە نیشانەی مەترسیداری هەبوو کوی کە لە برینی گەدا باسمان کرد، نەخۆشەکە کێشەی دابەزێت، نەخۆشەکە پیسایەکەی خوێنی پێوە بوو، نەخۆشەکە ینی زیاد لە 3 هەفتە سەرچوونەکەی بەردەوام بوو، ئەمانە پێویستە کە ئەزمایشی بۆ بکرێت لە ناویانە هەناوبینی کۆڵۆن و هەناوبینی بەشی سەرەوە گەدە و دۆنزەگرێ. هەردوو جۆرەکەیەوە درێژخایان و کورتخایان لە هەموو تەمەنێکا ڕوئەدات، لە هەموو تەمەنێکا ڕوئەیات و درێژخایانەکەشی دیسانەوە ئەمەش لە هەموو تەمەنێکا ڕوئەیات، یعنی تەمەنێکی تایبەتمان نییە. مناڵمان هەیە لە تەمەنی 4-5 ساڵە تووشی نەخۆشی کرۆنزە بێت، هەیە لە تەمەنی 18 ساڵە، هەیە لە تەمەنی درەنگترە تووشە بێت، کات تەمەنێکی دیاریکراومان نییە، هەموو تەمەنەکان تووشە بێت. بەنسبەت وەرزەکانەوە زیاترەوە کاریگەری لەسەر کتوپڕەکە ئەبێت، بە تایبەتی لە وەرزی هاوێنە کە خواردنەکان بەباشی هەڵنەگیرێت، بەباشی احتیمام بە پاک و تەمیزی خواردنەکە نەدرێت، پیس ببێت بەو بەکتریا و ڤایرۆسانەی کە ئەبێتە هۆی هەوکردنەکان ڕوئەدات. زۆربەی حاڵەتی کتوپڕەکان چارەسەریشی تایبەتی ناوێت، چی خۆی لە ماوەی 1-2 ڕۆژە خۆی چاکە بێتەوە، تەنها ئەوەیە کە نەهێڵین نەخۆشەکە لەو ماوەیە تووشی وشکبوونەوە ببێت کە تووشی سەکچۆن و ڕشانەوە ئەبێت، نێڵین تووشی وشکبوونەوە بێت بە پێدانی شلەمەنیەکان ئەوەی کە ئەگیرێتەوە دەکسلایتی پێوترێت ئەگەر نەخۆشەکە نەڕشێتەوە، یاخود لە ڕێگەی کانیولاوە ئەو شلەمەنیانە بدرێ بە نەخۆش بۆی تووشی وشکبوونەوە نەبێت. چی خۆی ئەوەی کورتخایانەکان لە ماوەی 1-2 ڕۆژە خۆی چاکە بێتەوانێ. درێژخایانەکان ئەوەش ئاعتیما دەکاتە سەر جۆری یعنی هۆکاری ئەو نەخۆشی درێژخایانە. مثلا نەخۆشیمان هەیە ئەڵسەرەتیڤ و کرۆنز، ئەمانە درێژخایانن، ئەمانە زۆربەیان چارەسەریانەیە بە درێژایی تەمەن کە بێ نەخۆش بە درێژایی تەمەنی چارەسەر وەربگرێت. ئەگەر نەخۆشیەکە سیل بێت ئەو دەرمان وەرئەگرێت و تەنها بۆ ماوەی 6 بۆ 9 مانگ و نەخۆشیەکە چارە بێتە. یعنی ئەوەش چارەسەرەکەی ئاعتیما دەکاتە سەر دەستنیشانکردنی هۆکاری هەوکردنەکە.